لەم نێوەندەیە کتێبێکە کە لە وەڵامدانەوەی سەرۆک مامجەلال لە وەڵامی 74 پرسیاردا ئەگەر بزانین ئەم کتێبە جیاواز لە هەموو ئەو کتێبوو نووسراوانەی کە لەسەر سەرۆک مامجەلال نووسراوە ئەمە جیاوازەکەی ئەوەیە کە ئەم 74 پرسیارە هیچ لایەنێکی سیاسی نییە بەڵکو لایەنی کۆمەڵایەتی سەرۆک مامجەلال لە هەر لە سەرەتای ژیانیەوە کە لەم دیدارەیە ئەم دیدارەش بێگومان لە ڕادیۆی مەڵبەندی یەکی سلەیمانیەوە بووە کە ئەم دیدارە ڕێکخراوە کە 74 پرسیاریان بۆ دابین کردووە و بە تایبەتی لەم دیدارەشا کۆمەڵی لایەنی تری سەرۆک مامجەلال خراوەتە ڕوو لەوەی کە لە ژیانی ڕۆژانەیە کە بەردەوام ئەو سەرقاڵی سیاست بۆ بەردەوام هەوڵیاوە کە داوای مافەکانمان بکە بەردەوام هەوڵیاوە لەگەڵ هەموو ئەو لایەنانەیە کۆبێتەوە بۆی کە ئاشتەوای دروستکە بەڵام ئەو کاتانەی کە خۆی بوو ئەو کاتانی کە لە ماڵەکەی خۆیان بۆ چۆن هەڵسو کەوتی کردووە یاخود چۆن لەگەڵ خەڵکە هەمیشە پەیامی جوانی هەبووە بۆیە کە لەگەڵ ئەوەی کە ئەم کتێبە نووسراوە ئێمە بتوانین بزانین ناوڕۆشی کتێبەکە خۆی لە چیا بینێتەوە و زیاتر ئەو بابەتانەی کە پرسیاری لێکراوە چ لایەنێکی تری سەرۆک مامجەلال لەکرێتەوە گفتگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕێبوارستار وەکو ئامادەکاری کتێبی مامجەلال لە وەڵامی 74 پرسیارە کە ئێستا بەڕێزیان لە ستۆدیۆ لای میوانە کاک ڕێبوار زۆر بەخێبی بەیانی سەرەتا پیرۆزبایی ئەم ڕۆژە و دەستخۆشی ئەم کتێبەش لێکەین پێمان خۆشە ئەم دیدارەی سەرۆک مامجەلال کە ئێوە ڕێکتان خستە بوو بۆ ئێوە ڕێکتان خستە بوو کە هەندێک لایەنی تری سەرۆک مامجەلال ئێوە گوێبیستی بن و لە نزیکەوە بتوانێت ئەو خۆی پێتان بڵێ کە چییە و چۆنە سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورساتی هەمیشە ئازیز ئەگەر دەرفەتم بن ئەم دیدار بە دەرفەتە زانم پیرۆزبایی یادی 40 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتمانی کوردستان لە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەم درود و حرمەت بنێرم بۆ ڕۆحی پاشی سەرۆک مامجەلال بۆ شەهیدە نەمرەکان بۆ کەسوکاری شەهیدان بۆ ڕێخستنە دێرینەکان بۆ هەموو هەڤاڵان بۆ هەموو تێکۆشەران بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ هاوڕێ و هەڤاڵەکانم ئەوانەی میدیاکار و ڕاگەیاندکارن هەڤاڵەکانیشم لە مەکتەب ڕێخستن دەستەکانە خۆش کاک سەرکۆبەنسەر پرسیارەکەتەوە ئێمە ئەگەر دەرفە دەبێ ئەم کتێبە لە چیەوە سەرچاوێگری ئێمە کاتی خۆی لە ڕادیۆی مەڵبەندی سلێمانی بووین لەگەڵ کۆمەڵی برای عەزیزم کاک بورانی حاجی عەلی کاک ئاریان کاک ئامانج کە خاتوپەری و خاتو سازان ئەمە توانین بڵێن دەستەی دامەزێنەری ڕادیۆی مەڵبەندی سلێمانی بوون کە ساڵی 96 لە حوتی سەلیادی ڕاپەڕینە ئەم ڕادیۆیە کرایەوە ئەو کاتە برای بەڕێز مامۆستا ئەحمەد ساڵح لە پرسیاری ڕاگەیاندنی مەڵبەند بوو کاک عومەری سەی عەلی مەسعودی مەڵبەند بوو دوجار ڕادیۆ خۆتان نەزان کۆمەڵی بەرنامەی هەمە ڕەنجی لە خۆ گرتووە بەرنامەی سیاسی بەرنامەی هونەری بەرنامەی ئەدەبی وەرزشی تا دوایی بەرنامەیەکمان هەبوو ناوی ژوانگەیەک بۆ ئێوە بوو ئەم بەرنامەیەکی تەرفیعی بوو بەرنامەیەکی هەمە ڕەنگ بوو کە بابەتە هونەری و ئەدەبی و شتەکان برگێک لەو بەرنامەی ناوی دوور لە سیاست بوو ئەو کاتە ئەوەی من بۆت باسەکەم ڕادیۆ گرنگێکی زۆر تایبەتی خۆی هەبوو لەبەرەوەی کارەبا کەم بوو خەڵک زۆرتر جۆبیستی ڕادیۆ بوو ئەم بەرنامەی دووسێ حەڵقەمان تۆمار کرد لەگەڵ کەسایەتی سیاسەکانی ئەو کاتە بۆ نمونە کاکجبار فەرمان وان خوا لێی خۆش بێت دواتر بە باشمانزانی لەگەڵ بەڕێز کاک عومەر قسەمان کرد دیدارێکمان لەگەڵ جەنابی مامجەلال بۆ ڕێک بخا کاک عومەر زۆری پێخۆش بوو وتی بۆچی تانە وتمان شتێکی وایە وتی پێی ئەڵێم ئەگەر ڕازی بوو ئامادەکاری بکەن ئەوە بوو جەنابیان لەگەڵ جەنابی مامجەلال قسەی کرد و مام زۆری پێخۆش بوو ڕازی بوو مەوعیدیان بۆ وەرگتین بیرمە ڕۆژی عارفە بوو ئێوارەکەی لە ماڵی مام بووین سعات حەوت کە بۆ بەیانی جەژنی ڕەمەزان بوو ساڵی لە 25 دوانزەی ساڵی 2000 ئەمە کاکە سەرکۆ ئەم کتێبە بەرهەمی 23 ساڵ لەمەوە پێشە ئەم دیدارە کە لە ماڵی مامجەلال کردمان لەگەڵیا بەرنامەکە هەموو کۆی بەرنامەکەمان ئەو ڕۆژە لەوا کۆ کردەوە کە لەسەر دوور لە سیاست یعنی وازمان لە بڕگە و فەقەرەکانی تری هەموویەنە بیرمە ئەو کە چوین بۆ دیدارەکە لە کاتی تۆماکردنی بەرنامەکان ماموتی بیکەن بە هەواڵ لە کورسات لە گێلی کوردستانی ئەو کاتە لە کوردستانی نوێ لە کتێبەکە ئەرشیڤەکەی کوردستانی نوێی تیا کە کرا بە هەواڵێکی گرنگ کە بەیانی سەعات 11 مامجەلال لە دیداریشی ڕادیۆیە ئەوە بۆ کاتە هەموو ڕادیۆکان ڕادیۆی هەرێم و هەموو ڕادیۆکان پەخشیان کرد یعنی جوانەکەی مام لەوا بوو پیرۆزەکەی مام لەوا بوو ئێمە کە پێشتر ئەچوین بۆ بەرنمەیەک حەزەکەم ئیشارەت بۆ بم گەورەی مام لێرە چەند جوانە ئەچوینە لای هەر کەسێک ئەو پرسیارەکانم بەرێ سەی پرسیارەکانی کرد تیابوو بەدڵی بوو تیابوو لای ئەبر یعنی ئەم کە بردمان من بۆ خۆمیامی لە زەرفێکا بوو تێوە چییە وتم جەنابی مامەمە پرسیارەکانە چیت بەدڵ نیە لای بە وتی کوڕمەتێ قۆپی بکەم ینی باوەڕکەم تی مستەری ناکەم چییە جوابێمەوە بەڵام بەرنمەکەی ئەوە ناوی دوور لە سیاسەتە من مەرجم هەیە وتمان فەرموو
وتی ئەگەر باسی سیاستکەم تۆ ئەگرم سەجنتەکەم یان بۆ منی منیشتم بەسەر چاو بەس ئەگەر تۆ باسی سیاسەتی کرد تی غەرامەم کەن یعنی ئەوە بە ڕۆحێکی جوان ئەم هینەی لە ئێمە وەرگرت کە دیار بوو بۆ خۆی تابعی رادیۆکەی وتی من دەستخۆشیتان لێکم رادیۆکەتان رادیۆکی زۆر باشە کە ئەمە بۆ ئێمە هاندانێکی زۆر زیاتر بوو جۆش و خرۆشی کەی یانێکە ئێمە بتوانین زیاتر هەوڵ بین ئەم کتێبە لەوە سەرچاوی گرت دواتر من ئەو کاتی لە رادیۆ بووم کاک سەرکۆ من بۆ خۆم زۆر حەزم لە ژیانی ئیشی رادیۆ تایبەتمەندێکی زۆر جیاوازیە لای من لە هەموو بوارەکانی میدیا ئیشم کردووە تەنها لە بێژەریانە بێش خم نایزانم بەڵام رادیۆ گرنگی خۆیە من کە لە رادیۆ ئەگەر بەرنامێکی لەو جۆرەیە بەرنامێکی هونەریمان بۆ هونەرمەندێک کردایە تۆمارمان کردایە ئەگەر ڕاستە خۆش بە من نوسخێکم بۆ خۆم کۆپیە کرد بۆ ئەرشیفی خۆم من ئەرشیف لام گرنگی خۆی هەیە ئەنی زۆرم حەز لە ئەرشیفە ڕاستی ئەمەم هەڵگرت و لای خۆم تا ئەم دەرفەتەمان بۆ دەستکە و ئەگەر ڕێم پێ بن لێرە ئەمە باسکەم بتوانن لەگەڵ برای بەڕزم کاک سەرکەوزەکی لێ پرسای مەکتەب ڕێکسن باس کتێبە ئەم قابلەیەمانە کوتی کاگرێبار بۆ نایکی بە کتێبێ وتم وەڵا بۆ نایکەم پڕ بەدڵ حەزەکەم بەڵام ئەمە پشتیوانی ئەوێ وتی من پشتیوانم چوین بۆ دامەزراوی سەرۆک مامجەلال بۆ سەردان لەوێ لەگەڵ دکتۆر برای بەڕز کاک دکتۆر محەممەد سابیر باسمان کرد زۆری پێخۆش بوو دواتر من داوام لێ کردوتم دکتۆر مادام پەسەند کرد حەزەکەم پێشێکەکە شەر خۆتان بینوسن لەبەرەوەی دکتۆر محەممەد سابری یەکێکە لەو کەسانەی کە نزیکە لە جەنابی مام زۆر نزیکە لە ژیانک لە هەموو ژیانی مام ئەوژەک و کەسە نزیکەکانێتی ئاگادارەتی بە خۆشحاڵیەوە کاک سەرکۆ پێشنیارەکەی قوبوڵ کردین و دوجار نازمان بۆ مەطبعەی حەمدی ماڵیان ئاوا بێ کە زۆر هاوکارمان بوون لە حەمدی لە چاپمان ناوە دەستان خۆش بێ سپاس بۆ ئەم هەوڵە جوانە جا کاک ڕێبوار ئێستا لە ئەم کتێبەیە کاتێککە خوێنەر ئەی خوێنێتەوە چ دیوێکی نەزانراو لەسەر ژیانی مامجەلال یان کەمتر بیسراو لەسەر بەڕێزیان هەیە کە بۆ خوێنەر دەرئەکەوێت ئەم کتێبە ناوخی خۆی بە خۆیەتی ناوی دوور لە سیاسەتە لە پەڕێ یەکەمە ئەوەی تیانسراوە کتێبەکە لە وەڵامی مامجەلال لە وەڵامی 74 پرسیارە بۆ نمونە خاتون ئێمە هەموو مامجەلالمان بە کەساتی سیاسی و کاریزمە ئەوانە بینیوە لە ڕۆسیاسیەکە زیاتر کۆمەڵانی خەڵک پێی ئاشنابوون تەنها مەگەر ئەو کەسانەی کە نزیک بوون لێەوەی بۆ نمونە مامجەلال چۆن ناونراوە مامجەلال ڕەنگە من حەز نەکەم زۆر بڕۆمە ناو تەفاسیلی کتێبەکە بەس یەک نمونەت بۆ باسەکە مامجەلال چۆن ناونراوە مامجەلال باسێکە ئەوە ینی خەڵکوا نازانەوە ئەزانێ مامەکە پێشگرە لەگەڵ ینی ناوی جەلال یا شتێک لەو بابەتە بەڵام ئەو خۆی ناوی مامجەلالە چۆن بووە مەسەلەن مناڵ بووە کە باوشی چۆتە خەوی مامی خزمێکیان یعنی چۆتە خەوی کەسێکی کە سێوێکی ئاتی ینی لەمە باسێکە ئەم سێوە ئەیا بە دایکی مامجەلال کە ئەچێ بۆ لای مەلای دیەکە بۆی ئەجێڕێتەوە خەوە تەفسیری بۆ بکە ئەڵێ کوڕێکتانەوێت ئەڵێ ئەو کوڕێکتانە ئەوژە لەگەڵ کوڕمان بوو ناوێنین مامجەلال ئەو پیاوەی کە خەوەکەی پێوە دیون سێوەکە یاوت ناوی مامجەلال بووە خزمیانە ئەوانیش لەبەر ئەوە ناوی مامجەلال مامجەلال جا ڕەنگە ئەمە شتێکی شاراوێت تا ئێستا خەڵک بەم شێوەی نەیزانێت زۆر شتی تری تایەکە کە مام بۆ خۆی باسیەکات مەسەلەن باسی ئەوە کە باشترین یاریزانی تۆپی سەرمێزە ینی تێنس ڕەنگە ئەمە تۆزە نامۆ بێ ینی ئەڵێ لە خوێندنگە یەکێک بووم لە هەرە باشترین یاریزانەکان یەکەمی عێراق بوو ینی ئەمە ڕەنگە تۆزێک نامۆ بێ بۆ لای وەرزشکاران ئەمە زۆر جوان بێ باسیەوەی کرۆ پارەی ڕۆژانە وەریگرتووە ئەوە چی لێ کردۆ ماژار لە تەمەنی مناڵیەوە ینی وەکو ئەو کاتەوتم ئێماڵێن دوور لە سیاست بەڵام مام لە تەمەنی چواری ئیبتیدایی بەرەوسەر لەو کات و تێکەڵی دنیای سیاست بووە ماژال کە ڕۆژانی ئەو کاتی وەرگرتووە مەسەن ڕۆژانەکەی چی لێ کردووە نەچوە خەرجیکە بەشێکی یارمەتی هاوڕێکانی پیاوە بەشەکەی تری چی کردووە دوو کتێبخانە هەبووە لە کۆیە من ببوورە بیری کتێبخانەکانم نییە چۆ ئیشتراکی کتێبی کردووە بە بەردەوام یعنی وەرە لە مناڵیەوە تۆ کاک سەرکۆ خولای کتێبیت ئاشنای کتێبی ئیتر ئەمەی لێ دەرەچێ ئەم مامجەلالی کە لێ دەرەچێکە هەموو بە شەرقی ئەوسەتیشەوە بە دنیاوە تامەزرۆ بوون لەگەڵی دانیشن و کە ئێستا وتەکانی خوێندنگاکەی بۆ ئێمە ینی خوێندنگایکی گەورەیە کە هێژێتی نیشتوانی کوردستان 2000 بەڕابەتی جەنابی مامجەلال دروست بووە
ئێمە هەمومان تەلەبەی ئەو خوێندنگای کە لە وتەکانی مام جەلالەوە فێری بین لە حەچینیانەی ئەوە ئێمە توانیمان من بۆ خۆم ئەگەر ئەو شانسەم هەبوو بێ لەبەرەوەی من پێشتر وێنەگر بووم بابزانم وێنەگری تەلەڤیزیۆنی ئەو شانسەم هەبووە زۆر مام جەلال ببینم ڕەنگە ئەگەر لە 5 دقیقەش بوو بێتم بۆ 15 سانیش سوودم لە شتێکی ئەو بینی بێت سوودم لێ بینی و باوەڕکەن لەبەرەوە مام جەلال زۆر گەورەی لەبەرەوە ئەو بە مناڵی کە پاری وەرگرتۆ ڕۆژانەکە یا بە کتێب بۆ کتێب بەکاریەناوە اینجا یارمەتی هاوڕێ فەقیرەکانیشی پیاوە کە ئەمەش گەورەیەکی تری مام جەلالە لە مناڵیان بڵێ کەواتە برچینە سەر ئەوەی ئەم کتێبە و چەندین نووسراوی کەش چەند گرنگە ئەمڕۆ یادی دامەزراندنیەکی نیشتمانی کوردستانە ئەم کتێبانە هەبێت کە بێ دواتریش خۆت ئاماژەی پێکە لە دەی مانگە لە مەڕاستیمێکی تایبەتە ئەم کتێبە بڵاو ئەکەنەوە ئەمە تا چەند گرنگە ئەم چالاکیانە هەبێ بۆەوەی کە ئەو دەستنووسانە یاخۆ ئەو دیدارە تایبەتانە کە تۆمە دیدارێکە بۆ 23 ساڵ لەمە پێشەکەڕێتەوە تۆ لای خۆت ئەرشیف کردو و ئێستا کردوتە کتێبێک ئەمە بۆ خۆی ئەمێنێتەوە لە کتێبخانە ئەمانە چەند گرنگە کاگڕێ بوارە کاکسەرگەر ئێمە باز لەمانەوەی ئەرشیف بکەین ئەگەر ئاڕێک بینەوە لە مێژووی شۆڕشینەی گەلەکەمان بەڕابەتی یەکێتی هێزی پێشمەری کوردستان ئەگەر ئەرشیف نەبووە ئەگەر ئەو سەرچاوانی سەردەمی ڕابردوو نەبووە کە خوشتی عزیز و بەڕێزم کە ڕێز و سڵاوی زۆر تایبەتی مەیە بۆی هێرۆخان بە کامێرەکەی ئەوەگەر ئەو داستان و چالاکیانە بەشێکی تۆمار نەکرایە یا ئێزگەی دەمی گەلی کوردستان ئەو ئەرشیفەی نەبووایە ئێمە ئێستام سەرچاوانەی ئەم سەرچاو دەوڵەمەندەی چێتی نیشتمانی کوردستانان لە چۆت ئەزانی ڕەنگە ئەو نەوەیە ئەو جیلەی ئەو کاتە لەو سەردەما بوون لە سەردەمی هەفتاکان بۆ هەشتاکان ڕەنگە بە زمانە بیانزانایی شتێکەیە شۆڕشینا و پێشمەرگە هێ و چالاکی کردو و چۆتە سەر هاتۆتە سلێمانی و واو ینی ئەگەر ئەمە تۆمار نەکرایە ئێمە نەمانەزانی بوون ڕەنگە نەوەکانی دوای ئێمەش نەیزان بەڵام کە ئەرشی بوو لە بەردەستمانایە وەکو سەرچاوە سوودی لێ ئەبینین ئێمەەوە دیدارێکی ڕادویی بووە پێش 23 ساڵە من دڵنیامەوەی تر ئەمێنێتەوە هەتایە ڕەنگە من ئەو کاتە بە کاسێت بوو بۆ زانیاریتان من ئەو کاسێتم 10,000 کۆپی کردبێت و کاکە سەرکۆ بۆی نەفەوتێ لەبەرەوەی ستۆک نەبێت خۆزانانی پاشفترێ ستۆکە بێ هەڵم گرتووە هەر جاری کۆپیم کردێت و بۆی لای خۆم هەبێ دوجار ئێستا بۆ بە کتێبێک و بۆ بە مڵکی گشتی کە ئەمە ئەمێنێتەوە لەبەرەوە ئەم سەرچاوانە ئەم ئەرشیفانە گرنگە بۆنەتەوە ئەمیش جۆرێکە لە شانازینەتەوە ئەرشیف هەمومان ئەبێ شانازی پێ بکەین ڕەنگە دەیانشتی وامان هەبێ ڕەنگە مام دەیانشتی ترین شاراوی هەبێت تا ئێستا کەس نەیزانێ ڕەنگە ئێستا لای هێرۆخاندیان ئەرشیفی گەورەتر هەبێت کە هێشتا نەکەوتوتە بەردیدەی بینەران و بیسەران و خوێنەرانی لەبەرەوە گرنگیدان بە ئەرشیفەکە یەکێتی نیشتمانی کوردستان بیلۆ بکاتەوە کە ئەرشیفێکی گەورەی هەبێ هەرچەند ئەو کات هێرۆخان بۆ خۆی هەوڵێکی زۆریە سوودی ئێمە کەرتێکیان پێشانگای پێشمەرگەمان کردەوە هات داوای لێکردوین تێڕۆڵە چەند ڕسمە بێن بە من وعدەتانەمەوە بردی کۆپی کرد و هەمووی بۆ هێنان و چکم دوجار وێنەکانی پێشمەرگەکان و ئەو کاتە یعنی دیار بوو گرنگی ئەویش گرنگی بە ئەرشیفا هیوادارم یەکێتی نیشتمانی کوردستان بیلۆ بکاتەوە ئەرشیفێکی گەورە و دەوڵەمەندی هەبێت دوجار بۆ نەوەکانمان سوودی ئەبێت دوجار پێویست کا بچێتە منهەجی دراسیەوە بەڕاستی ینی مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان مێژێکی زۆر گەورەیە ینی مێژوویە کە بە ئاسانی دروست نەبووە لە ڕۆژگارێکا دروست بووە کە ینی هیچ ئومێدێک نەماوە لە کوردستانە خەڵک ینی بەدوای تروسکایە ڕووناچی ئاگەڕاوە کە یەکێتی دروستوە بەڕابەرایەتی جەنابی مام جەلال ئومێدی بەخشیەوە بە خەڵک لەبەرەوە پێویستە ئەم مێژووە ئەم شۆڕشە نوێ ئەم شۆڕشە گەورەیە بپارێزین ئەویش بەچی بە پاراستنی سەرچاوەکانی بە پاراستنی ئەرشیفەکەی تاکە سەرکە لەبەرەوە بەلای من ئەو کتێبانە ئەو سەرچاوانە و ئەرشیفانە گرنگی و تایبەتی خۆی هەیە کاگڕێبوار ئەگەر بە کورتی پێمان بڵێ بێگومان نەزانین کۆمەلگا هێزێکی گەورە بۆ دروستکردنی گەنجانە جا لەم کتێبەیە و لە با بڵێن ئەم گفتگۆی کە لەگەڵ مام جەلال بەڕێزت کردت تا چەند بەڕێز لە وتەکانیانەوە بۆ دەرکەوت کە بەڕێزیان گرنگی بە بیری نوێ خوازانە گرنگی بە هاتنەکایی گەنجانەکات بۆ دروستکردنی کۆمەلگا خاتون هەمومانەزانین گەنج خۆڵەکەی پشتە خۆڵەکەی پشتی نەتەوەیە یعنی گەنج دەتوانێت وڵات پێشخا گەنج سەرۆتێکی گەورەیە سامانێکی گەورەیە بۆ نیشتیمان ئەگەر ئاور لە مێژووی جەنابی مام جەلال بین و ئەوەی کە من لەو دیدارا بەدیم کرد ئەوەی کە لەو کتێبە کورتەی شتێک باسەکە مام جەلال هەر لە مناڵۆی گەنجی ینی توانایکی زیادە لە بەدەری لە خۆی هەبوو ینی خۆی ئەڵێ لە سەرو خۆی
توانای هەبوو یان لە سەر و تەمەنی خۆی کە ئەمە لە کەم کەسا ئەمە بەدیەکرێ مامزار هەر لە لاوێتی و لە گەنجێتیەوە فکرێکی نوێگەری هەبووە لەگەڵ فکری ڕابردووز نەگونجاوە فکرێکی نوێگەری هەبووە هەمیشە بە دوای داهێنانە گەڕاوە هەمیشە هەوڵیاوە نوێکاری بکە هەمیشە هەوڵیاوە کە شتێک دروست کات سوود بە کۆمەلگە بگەێنێ ینی بیری مامزەلال بیرێکی زۆر گەنجان و مۆدرێن بۆ یان لەو سەردەما باوەڕ ناکە ینی تەسەورکەن بیرکردنەوەکانی ئەو نەفراوان بۆ ئەو نەفراوان بووە حچۆنی باسکە هێشتا کەمە لەگەڵ جیلی سەردەمی خۆی جیاوازی هەبوو هەمیشە جیاواز بووە چون بیرکردنەوەکەی ئەو سەرو خۆی بووە ئەفکارەکانی مۆدرێنانە بوو ینی مۆدرن بووە بووە بی لەوە کردێتەوە کە چۆن داهێنان بکە لە کاتی خۆیان فعلەن کردوشێتی مامزار ساڵی 55 ئەڕوا بۆ میسر بە نوێنایەتی هەموو گەنجولاوان و خوێندکارانی کورد ینی بۆ تەمەنی مامزەلال ساڵی 55 تەمەنێکی گەنج و ئەوەیە کار بکەسەرکۆ ئەین بۆ چونکە بە پێی ستاندار لە 14 تا 24 ئەمە پێڵێن گەنج 24 ساڵی لەبەرەوە مامزەلال گەنجێتیەکی زۆر نوێگەرخوازی هەبوو بۆ خۆی و ئەو قوتابخانەی ئەوش ئەو خوێندنگەی ئەوش ئێستا ماوەتەوە بۆ گەنجانی ئێمە باوەڕکە ینی بۆ کووتمان گەنج خۆڵەکەی پشتی کۆمەلگایە گەنج بە هەردوو ڕێگەزەکەی تەڵان گەنج بوێ نەتەوە وا سەر ئەخات وا پێشی ئەخات کە ببی بە گەلێکی نمونەی بەداهێنانی بە ئەفکاری بە کردەوەکانی کە لە ناو خێزانی خۆی تا ئەگاتە ئەوەی کە بێچێتە لووتکەی هەرەمی دەسەڵاتەوە وەک ئێستای بینین جەنابی کاقوات خۆ لە گەنجەوە پێیا بۆ گەنجی دروست بۆ ئێستا ئەتوانی بڵێن یەکێکە لە سەرکردە هەرە دیارەکان کە لە خەمی ئەم خاک و نیشتیمانە و هەموو تەمەنی خۆشی خسۆتە خزمەتی ئەم کارانەوە زۆر باشە وەکو دوایین پرسار بزانین کاتی بڵاوکردنەوەی کتێبەکە کێ و لە زاری خۆتانەوە و لە کوێش ئەو مەڕاستی مەسازەکە سپاس کاکە سەرکۆ دیارە ئەم کتێبە ئێمە بیرمان لەوە کردو لەگەڵ تەوان منەمەی ئاماژە بوو بە من کتێبە لەلایەن دامەزراوی سەرۆکجەلات تاڵەبانی و ئەرچی لە چابانی لە ئەستۆژی لابرای بەڕێزم کاکتۆر محەممەد سابیر ئەگەر ڕێ ئەوەشم پێ بن باز لە دیزایانی کتێبەکە بکەم کە کاری دیزایانی کە حەقی خۆیانە ینی با ئەو مافیان نەفەوتێنین کاکە هەڵۆجەلال کە برای پێمەڵەن خاڵە هەردووشانی ینی دوو کادر و کارمەندی ئەزیزی ناو سەتەلاتی گەلی کوردستانن بەدەل لە کورسات کە هەمیشە بۆ من ماڵی خۆمە گەلی کوردستانیش ماڵێکی تری منە وەکو یەکێتی وەکو کادرێکی ڕاگەیاندکار سوپاسیانەکەم بە برای بەڕێزم کاکە بورهان لە بەڕێوەبەرەکان و هەتا دوا بێکیان هەمیشە دەرگا بۆ من کراوە بووە کاک هەڵۆجەلال ئەرچی دیزایانی بەرگ و ناوڕۆکی گرتۆتە ئەستۆ کاک دیدار لەتیف هەڵەچن و پیاچونەوەی بە کتێبەکە کردووە کە ئەمانیش زۆر ماندوو بوون پێوەی من سوپاسیانەکەم سوپاسی ئەو کەسانە شەکەم کاکە سەرکۆ کە ئەگەر بە وتێکی بێت پیان و توێتم پێمان خۆشە ئەم کتێبە بکەی هاوکارتە بین پشتیوانتین ئەمە بۆ من زۆر زۆرە سوپاسی هەموو ئەو کەسانەکەم بە وشەیەکیش بێ پشتیوانیامان کردبێ لەم کتێبە کاک سەرکۆم کتێبە بە تەمای مەراسیمێکی تایبەت و شایستەی بۆ بکەین کە لە شایستەی ئابێ ئەم کتێبە ڕاستە لە قەبارە بچووکە بەڵام لە ناوەڕۆکە گەوهرە لە ناوەڕۆکە بە نرخە لە ناوەڕۆکە زۆر گەورەیە هەموو تەجوانەکانی ژیانی تایبەتی مامجەلالە من بۆیە باسی ناکەم ئەمەوەی کە خوێنەر دڵنیام ئەگەر بەیانی کاک سەرکۆ و کتێبەی بەمێ هەتا تاوی نەکا ڕەنگەواز لە خوێندنەوەی نێنێ اینجا ئێمە شتێکی کەشمان کردو هەر بۆ ئیزافەتەن لەگەڵ کتێبەکە بە دەنگی خۆی جەنابی مامجەلال چکم ئەمە هیچ ئەوەی تیانە کە شتێ بە دەنگی خۆی باسی شتەکانەکە بە دەنگی خۆی بە سیدیش کردومانە لەگەڵ ینی لەگەڵ کتێبەکە سیدێکی شەیە کە بە دیاری بۆ ئەو کەسانەی داژار ئەم کتێبەکردن ئێمە بڕیارە لە دەی شەش ئیشەڵڵا لە مەراسیمێکی شایستەدا مەراسیمێکی جوانی بۆ بکەین و بیناسێنین بە خەڵکو و دوجار بچێتە بەر دیدەی خوێنەران و بیسەرانی ئێمە دەستخۆشی لێکەین زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونە دەست خۆش بێ و بە هیوای ئەوەی کام کتێبەژە کتێبخانەی کوردی هەموو بتوانن سوودی لێ بێن دووبارە سپاس بۆ